سڵاوتان لێبێ خۆشحاڵ و بەختەوەرم راڵخەیەکی دیکەی بەرنامەی بەسەرهات بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە. درێژە دەدەین بە تۆمارکردنی بەسەرهات و ڕووداوەکان کە لە زاری مامۆستا فاتح میرزا تێکۆشەری دێرینی باڵی مەکتەبی سیاسیەوە دەیگێڕینەوە و بۆ مێژوو تۆماری دەکەین. لاڵقەکانی ڕابردوودا لەسەر چەند قۆناغێک ڕاوەستاین و بەگشتی شاهیدەکانی مامۆستا فاتح میرزامان تۆمار کرد لەسەر ئەو ڕووداوانەی کە لە ساڵانی 50 60 و 70کان ڕوویداوە. لە ئێستادا گەیشتینە ئەو خاڵەی کە لە دوای ئەوەی کە ڕێککەوتنی 11 ئازاری ساڵ 1970 مۆرەکرێەوە دواتر هەردوو باڵی مەکتەبی سیاسی و باڵی سەرکردایەتی پێک دێنەوە، ئەمجا جارێکی دیکە گفتوگۆکانی نێوان حکوومەتی عێراقی و هەروەها لەگەڵ شۆڕشدا شکست دێنێ لە ساڵ 1974 لە هەڵقەی ڕابردوو لەو خاڵەوەستاین و لێرە بەدواوە درێژە بە گفتوگۆکانمان دەدەین لەگە مامۆستا فاتح. مامۆستا بەخێر بێتەوە. سپاس دەکەم مەڵتەنەوە بێ دەستان خۆش بێ بۆم ئەرکەی کێشن بۆم بەرنامەدا جوانە و چڕوپڕە کە ئەو کەسانە بە یادەکەنەوە کە بیرەوەریان هەیە. مامۆستا لە هەڵخەی ڕابردوو لەوێ ڕاوەستین لە ساڵ 1974 کە شۆڕش هەڵە گیرسێتەوە جەنابەت لە چەمچەماڵە بی ئیتر دەرەچنە دەرەوە. لەوێ بەدواوە بۆکیو ئەڕۆن وە شۆڕش کاتێک کە هەڵە گیرسێتەوە لە ساڵ 1974 ئەمجا چەندێ بەردەوامە بێ؟ بەڵێ ئێمە لژنی ناوچە زوو هینمان بۆ هات فەرمامە بۆ هات دەرچوونە دەرەوە وەکو وتم چوونە دەی پریادی لێەوە دوای چوونە دەی زەنان تقریبا 9 ڕۆژی پێچوو ئەمجاکە حکوومەتی عێراقی هات بۆ چەمچەماڵی داگیر کرد و خەڵکەکە ڕای کرد زۆربەی زۆری ئەو خەڵکەی لە چەمچەماڵە بوون ڕایان کرد ئەمجاکە تەنها ڕەبایی دامەزران هەتا یعنی هەوڵیاندا کە بەرگری لێ بکەن هێرشێک کرایە سەر چەمچەماڵ ئەو شەوەی کە حکوومەت هات من لەگەڵیانە بەشدار بووم لە جنێ ناوچە بووین دەشتایی بوو وەختە شۆڕش نەبوو یعنی بڵێن دێ شۆڕش بڵێن ناحەی شۆڕش نەبوو چۆڵەوانی بوو چەمچەماڵ هەر چەند ماڵە بوو کە لێوە بوو ئیتر بار حاڵ هەنە تەق و تۆق کراوە بەڵام هیچ چودێکی نەبوو. لە دوای ئەوەش بۆ کێ دەرچوونە دەرەوە مامۆستا؟ ئێمە چوینە پیرادی لە پیرادی و بۆ زەنان. ئیتر مە لەوێ ماوەیەک مامەوە برای خۆشەویستم مامۆستا فەرهاد لە حاجیۆمەرانەوە جوابی بۆم نرد وتی حەزەکەم سەردانی بکەن. منیش کۆمەڵە زروفی تایبەت هەبوو بە جەماعەتی لیژنەی ناوچەموت بە تایبەتی کەوتم من ئەڕۆم بۆ دیێنی بۆ لای ئەو هاوڕێم لە حاجیۆمەران ماوەی مانگێک مۆڵەتم وەرگوت و دەرچووم. کاک عەبدولکەریم حەسەن مەسوولی ناوچەی چەمچەما بوو زۆر پیاوێکی ڕەشید و پیاوێکی یعنی بەڕاستی هەتا ژیانم ما بێ من سوپاسی ئەوەکەم چونکە یەکەم کەس بووە کە پێشوازی لە من کرد لە هەموو ڕوویەکەوە کە لە حیزبی شۆڕش گێڕانەوە چوینە ناویانەوە چونکە خۆتەزانی تۆزێک دوورکەوتنەوە لە مەسەلەی حیزبی شۆڕش گێڕان و دوای بەناو پارتی دموکراتی کوردستانەوە ئیشمانە کرد ئەمە زیاتر دووبەرێکی خستە بینی یعنی جەلای و مەلایەوە من هەیەڵێم بەمکەم. دوای من دەرچووم بۆ حاجیۆمەران چوومە دێ عەسکەر ئاوەکە زۆر حکوومەت کردوویەوە لەوێ کەڵەکەکان ئەوانی ئەمبەرەوە بەر خەڵک ئەگوازنەوە نانەتوانی ئیلا مەغریبان نەبێ. مش چاوەڕێم کرد مەغریب چوومە ئەو بەرەوە شەو لێ مامەوە لە عەسکەر بە شاخی وابزانم کەلکەسماقە سەرکەوتم خەڵک ڕێبوار زۆر بوو چوومە ئەو دیوە لەوێ لە خەلەکان جێب هەبوو بە شەوان دەرەچوون بۆ ڕانیە لەگەڵ خەڵکەکە سواری جێبێ بووم بەبێ لایت و بەبێ ڕووناکی نەزم ئەو شوفیانانە چۆن ڕێکانە بێ من هیچم نبینی و خێراشی لیان نەخۆری بەهەرحاڵ گەیشتمە ڕووماهێن ڕانیە لە ڕانیەش جێب هەبوو دووبارە سوار بوومەوە بۆ پرینگانە لە پرینگانەوە تەمان دێەکان ئەو دیوی قەندیل داوای لێبوردنەکەم کە هەندێ جێگا و ناوی دێ و ناوی هەندێ برادری خۆشەویست کە لەگەڵما بۆ لە بیرم چۆتەوە چکە ڕۆژگارێکی زۆری بەسەرا ڕەت بووە من باڵێ باسی 63 کرد 6 ساڵ پێش ئێستاە باسی ئێستا ئەەکەم
تقریبا 50 ساڵ 49 ساڵ ڕێک پێش ئێستاە ئەجا چوینە ئەو دیوە بۆ دێهاتەکان وەرتێ و لێشەوە بۆ یەنزێ و لێوە ڕۆیشتینە قەسرێ و بەرحاڵ هەتا گەیشتمە حەجۆمەران ناوپردان حکوومەتێکی بچووکە بوو لە ناوپردانی کوردستان هەموو دام و دەستگاکانی لێوە بوو لە ناوپردان بوو من ڕۆیشتم خێوەتیان هەڵدا بوو چوومە خێوەتەکە هاوڕێیەکی خۆشەوی یادی بەخێر بێ کاک سەلاح سەلام برای مامۆستا ئەحمەد سەلام لێو بوو پێشوازی لێم کرد و چووم لەگەڵ یا هەتا دوای مامۆستا فەرهادات وتم نایم بۆ ماڵ ئەو ما خانووی هەبوو ماڵ و خێزانەکە لێ بوو من نەچووم لە لای کاک سەلاح مامەوە پاش ماوەیەکی کەم کاک فەرهاد بە حکمی ئەوەی کە براکەی ناوی کاک فەرێدون بوو سکرتێری خوالێ خۆش بوو نووری شاوەیز بوو نووری شاوەیز وەزیری بەلەدیات بوو شارەوانەکان ئەنجاکە بەهۆی ئەوەوە منی دامەزران لەگەڵ بەڕێز خوالێ خۆش بوو ئەحمەد خەواجە ئەحمەد خەواجە کێ ئەگە باسێکی پیاوێکی زۆر زۆر تێکۆشەر و لەگەڵ شە مەحموودە جا کتێبەکانی چیمدی چەند بەرگێکە هەمووی باس کردووە ئەو شۆڕشەکانی شێخ مەحموود لە ئەوڵەوە هەتا ئاخیری خۆی بەشدار بوو خۆشی بینوێتی پیاوێکی بەتەمەن بوو بەڵام بەگوڕ بوو ئەو کرا بە لێپرسراوی مۆزەخانە مەتحەف لە حاجی ئۆمەران من کرام بە جێگری مۆزەخانەکە لەو جێگای بوو کە سەدام حوسێن و حزبی بەعس مەلاکانی نات بە جوبڵ ئاباوە قمبەلیان هەڵگرت بوو بۆم ڕێژ کرابوون و ئەو بوو خۆیان تەقانەوە لە کاتی کۆبنەوەکە لەگەڵ خوالێ خۆش و مەلا مستەفا ئیتر ئەلەوێ یەکێک لە پێشمەرگە قارەمانەکان ناوەکەی نازانم خۆی دابوو ببان یعنی پارێزگاری لە خوالێ خۆش بوو مەلا مستەفای کرد ئەو هیچی لێ نەهات بەس ئەم شەهید بوو سەلامە شتێکی وایە ناوەکەی ئیتر ئەو جێگایە وەکو خۆی مابووە ئەوێ تاکر بۆ مەتحەف ئەو مەتحەف خوێنەکە لە بەقە دیوارەکانەوە کە ئەو خەڵکە تەقیبەوە دوو لە ڕوتەن پێڵاوەکان ینی کەرسەکان مابەوە ئیتر ئەوێ کرایە مۆزەخانە ئیتر هەموو شتی کەلتوری نەتەوایەتی نەتەوەکە بۆمانە هات لە کەرەسەی کشت و کاڵی داس و شەن و چەندێ لەوێ مێنیتەوە لەگە ئەحمەد خەواجە من تقریبا زۆر نەمام و ئەوەنە هەتەنە خەڵی ئەوەدانە هاتێ بۆ مۆزەخانەکە کاک فەرەیدون وەکوتم سکرتێر بوو کوڕێکی زۆر ڕووخۆش و زیرەک و چاپک لەگەڵ خوالێ خۆش و نووری شاوەیز وەزیری شارەوانەکان بوو منی دامەزران بە بەڕێوەبەری ئیدارە و زاتیەی هەموو شارەوانەکانی کوردستان ئیدارە و زاتیەی هەموو شارەوانەکانی کوردستان دائیرە هەبوو هەمووی لە ناو پردان حکوومەتێکی بچووکی لێبوو چوم دەست بەکار بووم 4 فەرمانبەری لێبوو یعنی وەکو هینێک سەپێنرا بووم بە سەریانە زۆریان پێ ناخۆش بوو یعنی ئەمە ڕاستیەکان ئینسان ئەبێ ڕاستگۆ بێ مرۆڤ لە کاتی باسکردنەوەی بیرەوەرەکان یان نووسینەوەی ئەبێ ئەو شکستی و نەهامەتیانێ بەسەری هاتووە یان ئەو سەرکەوتنیان هەمووی بە ڕاستگۆیی باسکات وئیلا چاوەشەکاری ئەبێ لە هەر ئاستێکا بێ لەوە پێشی باسم کردووە ئەنجا لێرەیە من بە دڵێکی ساف ڕۆیشتم لەگەڵانە باشە مامۆستا زۆر باشە باسینم بۆ بکەی چی یادەوەریەکی ئەو کاتت لەبیر ماوە لە کاتی شۆڕش بۆ نمونە باس لەواکرێت کە خوالێ خۆشببوو مەلا مستەفا کۆمەڵی کەسایەتی لەوێ دەست بەسەر کردو بوو ئەو کەسایەتیانە کێ بوون و ئاماز لە دەست بەسەرکردنیان چی بوو زۆر ڕاستە ئەنجاکە کە پارتی شۆڕجەرانی کوردستان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە تێکەڵاو بوونەوە مامجەلاو لە جەماعە ڕۆیشتن بۆ دەرەوە تابێتی بۆ سووریا ئەوانەی مانەوە شەید عەلی عەسکەری خوالێ خۆشببوو مەلا مستەفا نادی بە شوێنە لە گەڵاڵە هێشت لەوێ خانوویەکی کرد من چوومە ماڵی شەو مەمە لە 73 هێشتا شۆڕش دەستی پێ نەکرد من چوومە ماڵ کاک عەلی عەسکەری لەوێ دەست بەسەر بوو دوای ئەوە مامۆستای ئیبراهیم محەممەد لە ناوپردان خانووکەیم دی ئەوە خانووی مامۆستای ئیبراهیم محەممەدە دەست بەسەر بوو ئەو پیاوە تێکۆشەرە کە سەرۆکی
هۆزی هەمووانەکانە من خۆم بینیم کەتی کە هەڵگیرسانەوەی شۆڕش لە 1970 ها دەگەڵمانە لە نزیک تەکێ کاکەمەند بەو بەرە لە بن تاوێرەکان ئێمە سەنگەرمان گرتبوو ئەو لەگەڵمان هەبوو هەنێ تاقوتۆقی دوورەمە هینێکشی نەبوو ئەوان ڕەبایاندانە جا ئەو پیاوە ئازایە کە سەرۆکی هۆزی هەمووانەکانە و بەشدار بووە لە زۆر لە شۆڕش هەمووی و قوربانی زۆریان داوە لە مێژوویشە نەک تەنها ئەو کاتێک کە ئێرەمە مەبەست لە کەریماغایە کەریماغای هەمووان دەست بەسەر کرابوو لە حاجی عومەران بوو خۆم چوون بۆ لای یعنی ئەوەیە کەسێ بۆم چەند جارێ چوون بۆ لای جەمیل مەحۆ لە مەسئولی کوردی لوبنان بوو هاتبوو نازانم بۆچی هاتبوو گرتوویان جا خەلان دێی خەلان بەندیخانەیەکی گەورەی لێبوو خستویان ئەو بەندیخانەیەوە من ماڵەکەم لە حاجی عومەران 5 کیلۆمەتر لە خوار حاجی عومەرانەوە بوو خانوویەکی قڕب و گرتبووم بە 4 دینار معاشەکەمان 22 دینار بوو یعنی زیادی ژوو بەشێنە کرد ئاگام لە هەموو هاتوچۆکانی یعنی مەسئولین لەوە هاتوو سەیتەرێکی بچووکە بوو لە بردن ماڵەکەمان یعنی تۆزێک منێ دارەکە هەڵەگری و دایەگری بۆ حاجی عومەران 5 کیلۆمەتر ئەمێنێ ئەلێ بووم ئەمانە بە چاوی خۆم بینیم کە دەست بەسەر بوون و لەمان ئامان چی بوو مامۆسا بۆچی ئامانجەکەی ئەوەیە کە ئەگە شتێکی بچووکە بێڵە مۆختی خۆی تەیمورلەنگ عینی ئەو کارێک کرد تەیمورلەنگ کە بڕۆیشتا هەر وڵاتێکی داگیر بکردایە ئەوەی بقاومی کردای لە ناوێ بە ئەوەی تەسلیم وایە جزیە و مزیە لە بەڵام سەرکردەکانی لەگەڵ خۆیە برد بۆ ئەوەی لەو سەرەوە هاتەوە ڕێگەی لێ نەگرن بەڕای من بۆیە ئەم پیاوە شۆڕە جیرانە دەست بەسەر بوون بۆی ناوکو جارێکی تر حیزبێکە دروستکەنەوە چونکە یەکێک لە بەندەکانی کە حیزبەکەمان حەلکە شۆڕژێری کوردستان ئەگەر هاتوو پارتی دیموکراتی کوردستان بە تەواوەتی هاوکاری ئەندامانی ئەوانەی کە تێکەڵاو بوونەوە لەگەڵیانە هاوکاری نەکرد و یعنی بە چاوی یەکسانی سەیری نەکرد لەگەڵ ئەندامەکانیە ئەتوانن بێنەوە حیزبەکە دروستکەنەوە ئەو قاڵی تا بوو ئەجا ئەم خاڵە بوو بەهۆی ئەوەی کە خوا لێ خۆش بوو مەلا مستەفا ئەو سەرکردانەی کەماون ئیتر نادەم لەوانی خەڵکی تریش دەست بەسەر بوو من ئەمانە خۆم چوومە بۆ لایەن بۆیە باسییانەکەم بەڵێ باشە مامۆسا ئەگەر بە دیوێکی کە باسی ڕووداوەکانی و کاتی هەڵگرسانەوەی شۆڕش بکەین ئێرانەکان لە هەڵگرسانەوەی شۆڕش هیچ ڕۆڵێکیان هەبوو چ ڕۆڵێکیان هەبوو بەڕاستی یعنی تا ژیان ماوی ئەمە ئەڵێم بەڕێوەبردننی شۆڕش و ئیدارەی شۆڕشی ئەیلول ڕاستەوخۆ ئێران سەرپەرشتی ئەکرد چکار لە شۆڕش و لە حاجی عومەرەوە لە پیرانشارە ئەمان بینی من نازانم ئەمە ینی ئێوە چۆن دایەگرن ئەمە ماڵەکەم لەسەر جادەکە بوو شەوان تقریبان درەنگ 12 شەو ئەم ترێلە گەورەکان تۆپی بەسەرەوە بوو لە ئێرانەوە ئێرانەکان یعنی عەدەدەکانی هەموو جلی پێشمەرگا لەبەر بوو هاتن لە بەردەم ماڵ ئێمەوە لە لۆفەکانی ڕایەتەوە دابەزین ئەچوون بۆ خوار گەڵالە لەوەوە بەردومانی هینانە کرد چیاکەی من وامەزانی کۆڕەکە بەس کۆڕێک نییە ئەو چایە کە هینەکەی بەسەرەوە جەناب نازەم نەتبینیەوە هینی فەلەکیە یعنی ئێرانیەکان هاتن واتە حکوومەتیان بردومانە کرد حکوومەتیان بردومانە کرد بۆ ئەوەکو حکوومەت بێت هەڕش کاتە سەر منطقی حاجی عومەران و حکوومەتە بچووکەکەی ناوپردان و ئەمانە ئەبێ بپارێزریە ئێران ئەمە بە چاوی خۆم بینیەوە نەبێ بڵێ مەتەڵێ بێ یان چیرۆکێ بێ یان بڵێ کەسێکی تر بۆ میگەڕانە بێتەوە ئەمە هەتا یەکێک لە ترێلەکان کەوتووە ناو ئاوەکە لە خوار ماڵ ئێمەوە تۆپەکەی بەسەرەوە بوو شەوان هەچەنە ئەوان دیارە ناوتوریشتیان هەبووە بە بێلایت بەو لۆفانەیە دابەزین هاوکاری ئێران هاوکاری بەرژەوەندی خۆی بوو ئەوەنە شۆڕشی بەخێو کرد هەتا گەیشتە ئامانجی خۆی و ئێستاش ئێران لەسەر بەرژەوەندی خۆیەتی لەگەڵ ئەم شیعانەی بەغایە ئەمە شتێکی شاراوە نییە
باشە ئامانجی چی بوو ئێران ئامانجی ئەوە بوو هەنێ داخوازی هەبوو حزبی بەعاس و سەدام حوسێن یعنی دوڕندە بوون حتا دەوڵەتە عەرەبیەکان چەگەریان لێ کرد ئێران خومینی ئەو کاتە سەردەمی خومینی بوو یعنی سەردەمی شا بوو پێش شۆڕش ئێستا خومینی ناتوە سەردەمی شای ئێران بوو شای ئێران تەماحی لە ئاوی شەط العەرەب هەبوو دەستی ئەو بەرەوەی ئاوی شەط العەرەب بۆ لەنگەرگرتنی پاپۆڕەکان گەورەکان ئەوانەی قورسن ناگونجێ دەستی ئەم بەرەوە کە ئەکەوتە دەستی لای بەسراوە قوڵاییە اینجا ئێران چاوی لەو ئاوانە بوو کە چاویلەوە بوو شوێنی باش چاوی لە سنوورەکان بوو چاویلەوە بوو ئێران هەتا دنیا بمێنێ و هەتا ئێران بمێنێت لە هەر شا بێ یان ئەمەی مەلاکانی ئێستا بێ یان لە داهاتوو بێ هەمووی هەوڵەدەن عێراق ژێردەستەی ئەوان بێ ئەمە شتێکە هین ناکرێت بە تایبەتی شۆڕشی کورد شۆڕشتێکە یعنی بەکارهێنرا بەڕاستی بۆ جەبەجێکردنی ئامانجەکانی شای ئێران و ئێرانیەکان دواتر مامەسایتر چۆن هەرز دێنێ شۆڕش پێش هەرزیێنە هەرزیێنان بەڵێ بەهۆی ڕێککەوتنی جەزایرەوە بزانم من یەک شتێگەڵێم لێرەیە مامۆستاگیان هەچی نەهامەتی هەیە بەسەر کورد هاتووە لە شکست لە زەرەر لە ماڵسووتانن لە ماڵوێرانی لە ئەنفال لەمانە لە سەرەتای حکوومەتەکانی پێشووە لە مادەکانەوە بیگرە تەنها کۆماری مەهاباد نەبێ پێشەوە قازی محەممەد بەردەوام بوو هەتا لە سێدارە دەرا تەنها ئەو نەبێ ئیتر وەرە خوارەوە بۆ میرنشینەکان وەرە خوارەوە بۆ شۆڕشتەکانی ئێستا و ئەمانە هەمووی ئەو شکست و نووسەی کە ملەتی کورد تووشی بووە هەمووی ئەنجامەکانی سەرکردەکانی کورد بوونە یعنی هۆکاری نەهامەتی کورد و ئێمە کە ئێستا لەم کاتەیان نەهامەتیەکان هەمووی نەزانین و نەفامی سەرکردەکانی کورد بوونە ئێمە ئەبێدان بەو ڕاستیە بنێن و ئەبێ خۆشاندان بەوەیە بنێن کە سەرکەوتو نەبوونە لەوەی کە ئیدارەی شۆڕش بدەن و ئیدارەی ملت بدەن و تا ئەم دقەیە کە ئێستا لەگەڵ جەناب تا قساکەین ملەتی کورد ناڕازیە ئێمە ئەوەتەخوازی ئەو بن شتێکمان دەستکەوێت بەڕاستی یەک شتێکی تر ئاڵێم کورد بە تەمای دەوڵەت بووە نەک بە تەمای حکمی ذاتی و فیدرالی و ناوکۆن فیدرالی و ئێستاش بەم تەمەنەوە من ئاوات و ئومێدم ئەوە بووە کە دەوڵەتی کوردی هین بکەن بەڵام سەرکردەکانمان لە ئاستی دەوڵەتی کوردیان نین ئەمە ڕای نازامی تر خەڵکانی تر ڕای لەگەڵ ماویانە لەو ئاستەیان نین بەرداخەوە باشە مامەسا بڕیاری هەرسێنانی شۆڕش لە ناو با بڵین لە لای ئێوە کە ئێوە لەگەڵ شۆڕشا بوون لە ناو حکوومەتەکە بوون ئەو حکوومەتە 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 بچووکە ساوایی کە با بڵین کە دروست کرا بوو لە سەر سنوور ئێوە لە ناو حکوومەتەدا بوون بڕیاری هەرسێنانی شۆڕش لە ناو حکوومەتدا چۆن بڵاو بووەوە بەڵێ اینجا ئەمە لە بیرۆدەکانمان نووسیومە بەڕاستی کارەساتێکی مرۆیی ینی گەورەیە من لە مانگی 12 ساڵی 1970 ئێمە زەردەشتم لێ لەدایک بوو من ئەوەنە بڕوان بە شۆڕشە بوو ماڵ و مناڵەکەم برد مامۆستا فایق هات ماڵ و مناڵەکەی هاورد مامۆستا فەرهاد ماڵ و مناڵەکەی هاورد ئەوەی بڕای معنای ئەو پەڕی متمانەمان ئێمە بە شۆڕشە بووە بۆیە ماڵ و مناڵمان هاوردەوە بە ناو شۆڕش بێنە سەر مەسەرەکە ئێمە لە مای 12 حاجی عومەران زۆر ساد و بەفر و ئیتر کەشوە واهینە مناڵمان برد خانومان گرت لە خانە لە پیرانشار خۆمان هاتینەوە بۆ ئەمدی و لە ناوپردان بووین ماوەیەک خوالێ خۆشبوو مەلا مستەفا چوە دەرەوە ئەمە لە مانگی 1/75 بە دواوە ئیتر وای لێ هات موقۆ کەوتە ناو خەڵکەوە ناو پێشمەرگەکانەوە وتیان خوالێ خۆشبوو مەلا مستەفا دەست بەسەر کراوە و گیراوە لەلایەن ئێران و لایەن چارەنووسی دیار نەبوو ماوەیەکی پێچوو زۆر کاک فەرهاد برادێکی هەبوو ناوی خالی داغا بوو خالی داغا ئەندامی لیژنەی مەرکەزی پارتی دیموکراتی کوردستانی ئێران بوو زۆر دۆستی خوالێ خۆشبوو مەلا مستەفا بوو هاتوچیانە کرد ئەو ئەچوو بۆ ماڵیان ئەجا بەهۆی ئەوە ئێمە زۆر هیلمان ئەبیست پاش ماوەیەک تەمان من خانوویەکەم گردبوو لە خانە لەگەڵ کوڕێکی بەرزانی لە پێشمەرگە بوو هەردووکمان لێ بوون ئەو خێزانەکەی تەنها بە تەنیا بوو مناڵیشی نەبوو من دوو کچم هەبوو
زەردەشی لە دایک بوو مەهاباد و زەردەشت و ئاڤێستاما بوو لە خانە ئیتر مقۆمقۆکە وا بوو دەست بەسەرگیەوە ڕۆژێکیان کوڕە بەرزانیەکە ناوکەشم لە بیرەوە چووە هاوسەکە هات بە پەلا وا پەشوکا بووتم ها وتی وەڵڵا بە چاوی خۆم ئێستا بینێم مەلا مستەفا گەڕایەوە بۆ حاجی عومەران تقریبا مانگی دوو بوو پێش دوو بوو دوی هەفتا و پێنج منش خەبەرم بە مامۆستا فەرهاد و مامۆستافای قادر کافرۆشیدا وەڵا بە پەلە گەڕاینەوە ئێمەش پرسیارە هەیە نزیکە ئەم دیوەدی و چیاکە بەینمانە هاتینەوە بۆ حاجی عومەران ئیتر کاک فەرهاد لە چووە لای خالیداغا وتی بەڵێ هاتووە سەرۆک هاتووتەوە لێرەیە و بەڵام شپرزەن لەگەڵ بارەگای بەرزانیە بارەگای بەرزانی کاک مەسعود وەکوتم کاک ئیدریس و زەلامێتر هەبوو عەزەی حەمەدۆمیان پێوت ئەمسیانە بارەگای بەرزانی بوون ئیتر خەڵکەکە بوژایەوە چووکە ڕاڕا خەڵک یعنی لەو پێش وەکو نمچە ڕووخانێک وا بوو وتیان مادام خوا لە خۆشبوو مەلا مستەفا گەڕایەوە تەواو ئەمە مانگی دوو تەمان وا بزانم بەیانەکە لە 8 شوبات دەرچوو بەیانی جەزائیر شای ئێران لەگەڵ هەواری بوو مدیان سەرۆکی جەزائیر لەگەڵ سەدام حوسێن لە پایتەختی جەزائیر کۆبوونەوەیان کرد لەوێ ڕێک کەوتن کەوا ئێران شەط العەرەب وەربگرێت ئەو جێگایی کە مەبەستی بوو و سنووری 700 کیلۆمەتر لە بینی ئێران و لە بینی کوردستانە بۆ ماقوڵایی 20 کیلۆمەتر چۆڵ بکرێت لە خەڵکەکەی بۆ ئەوەی نەوەکو چەکدار و ئەوانە هەبێ یعنی ئەمن و ئاسایشی ئێران تێک بدەن ئەم جاکە کە بەیانەکە دەرچوو یعنی من خۆێکە لێوە بووم شتێکی ئەتادی بکە دوای مەسەلەکە گۆڕا بوو هەراو بووە هین و ئاژاوە و چییە کە وەڵا هێشتا هیچی تر نەبووە باشە مامۆستا ئێمە چینە لایەنەوە بڕێک دوایەوە حەزەکەم باسی ئەو هەرەسە بکەی هەرە سێنانی شۆڕشی بەڕێزان دەچینە لایەنەوە بڕێک و درێژە با گفتوگۆکارمان دەدەین بەڕێزان دووبارە سڵاو بە لە ناوبڕاکە مامۆستا پرسیارەوەم کرد کە لە کاتی هەرەسێنانی شۆڕشەکە ئێوە چۆن هەواڵەکە بڵاوە بێتەوە وەوا بزانم لە کاتی لە سەربەندی هەرەسێنانی شۆڕشەکە هەوڵێکە درێ لەلایەن با بڵێن کۆنە ئەندامانی باڵی مەکتەبی سیاسی هەوڵە دەن جارێکی دیکە شۆڕش هەڵبگرسێنەوە ئەوە چۆن ئەو ڕووداوە و هیچ پەیوەندێکی بە تۆوا بوو ئایا تۆ هیچ پەیوەندێکتە بوو بەو ئەندامانی کە ئەویست شۆڕش بەردەوام بەڵێ بگومان پاشەوەی کە هینەکە بەڵاو بووەکەوە خوا لێ خۆش بوو من شتێکەڵێم بەدەمی منەوە نییە هەر کەسێکەوێ ئەو ڕاستیە بزانێ لە یوتیوب ئەتوانێ بەڕێز دکتۆر مەحموود عوسمان باسی ئەوواکە خۆی و لەگەڵ خوا لێ خۆش بوو مەلا مستەفا و جەماعەت پێش هەرەسێنان ئەچن بۆ لای شای ئێران جا ئەو من قسەکان ئەو ناڵێم چکەوە عید بۆ من نییە لە کۆتایی یاڕێ ئێمە قیادەیەکی فاشل بووین بۆیە نەمان چونکە کە ڕێکەوتنەکە بوو ئەوەی کە خوا لێ خۆش بوو مەلا مستەفا هەرس بە شۆڕش بێنێ و یعنی چەکدا بنرێ ئەوەی من دیمە بە چاوی خۆم بەس بە هەزاران هەزار پێشوەرگەلیەوە هەبوو ئیمکانی لەو پەڕی یعنی لوتکەی سەرکەوتنا بوو شۆڕش لە کاتێکە تۆپۆلیفەکە باجەری رووسی گەورەترین تیارەی رووسی بوو حربی لەبان چیاکەی بەرامبەر ماڵی ئەمە بەو بەرەوە ینی لەسەر سنوورە خستبیانە خوارەوە پێشمەرگە ئەنی ئەمە ئاخر ئەو پەڕی ئازایەتی بوو لەو کاتەیە ئیتیفاقێک لە جەزائیر کرا لە بینە ئەو سێلایانەیە لێرێ یەکسەر خوا لێ خۆش بوو مەلا مستەفا داوای کرد لە پێشمەرگەکان با بڵێم ئاژبەتاڵی بە شۆڕش کرد بەڕاستی ئەمە واقعەکە و هەرچەندە تاڵە ئەبێ بوو وترە ئەنجاکە ئێمە لە حاجی عومەران بووین لە ناوپردان بووین لەگەڵ هەرسێکمان چوینەوە بۆ ئەو دیو بۆ ماڵەکانی خۆمان لە خانە بوو کاک مامۆستا فەرهاد وتی کاک عەلی عەسکەری
جوابی بۆمان نادووە و بۆ بەرە دەرانی تریش طبعا ئەگەر باسی بکەین دوور و درێژە پێشمەرگە بە سەدان هەزار هەمووی ڕۆی تەسلیم بوو بەرەو ڕانیە لەولاوە ڕۆیشتن لە سەنگەسەرەوە هەمووی ئەجا حکوومەت لە پێشە دەفتەری دانابوو ناوی ئەنووسی شەری کرد جێبەلعەمیل 1,000 نییە و 2,000 نییە و 10,000 نییە و وازیان هاوت ینی شتەکە لە هین دەرچوو لە ناونووسین دەرچوو زۆر بوون کە تەسلیمە بوونەوە هەرچێکێکیش کەسێک تەسلیم بکردایە 50 دیناری ئەدا حکوومەت من دوو چێکم هەبوو بەڵامێکی مەدە دیناردا بۆی بدەمە هێزتر بۆ مناڵەکانم سواری بنم بچین تەسلیم بین ئەمامەسا چەکەکەت نەدا حکوومەت کە گەڕایتەوە واللهی لە ماڵێک شەو ماینەوە لە دیەکانی لێکە لە دیەکانی قەندیل خاوەن ماڵەکە قرس بوو بۆم مناڵەکانم یەکێ ئەی بۆ نەدا حکوومەت بە 50 دینارەی کڕی وتم بە ملیۆنی ئەو کاتێ بدایە پێم لەمەدا چونکە دوژمن دوای بەکارهێنێتەوە بۆ گیانی خۆت بەس پێشمەرگەکان ئازا بوون واللهی ئێستاش بڕۆ ئەو چەمەی لای حاجی عومەران چێتە خوارەوە بگەڕێ ئێستاش کڵاشی کۆپە بینی لە ناوە هەموو ئەیاندایە بان بەردا و ئاشکان و فڕێندا نەو ئەو پێشمەرگەکان ئامادە نەبوون چەکە بفرۆشنەوە ئامادە نەبوون بە چی بکەن دەسەڵاتیان نەما هین شیرازە بچڕا ئیستا ئەم تەسبیحە بەدەستمەوە کە پەتەکەی بچڕە هەموو یەکەوێتە ئەم ناوە ئیتر سجنی خەلان بەرەڵا بوو سجنی ڕایەت بەرەڵا بوو خەڵکەکە ئامر بە تالیان نەما سەرلخ نەما سەرپەر نەما هیچ ڕەبتێک نەما کاک عەلی عەسکەری کە بەیەمەی وت یەکسەر کە لەگەڵ کاک فەرهاد و لەگەڵ کاک فایقا پیکابێ هین هەبوو گەڵابە ئێمە ئەشیاکەمان کەم بوو بە دوو دە سەڵمانەگرت لەگەڵ مناڵەکانمانە خستبنە ناوی باوەڕت هەبێ بە هەزاران خەڵک لە حاجی عومەران و ناوپردان و ئەوانەوە هاتن بۆ ئێران ئێمە تاقەماڵە بووین لە پیکابێکا بەرەو حاجی عومەران نەگەڕاینەوە ئەگەڕانەوە بۆی شۆڕ شەڵگیرسێنەوە واقعەکە بێ بووترێ ینی ئازایەتی نییە من کە پێشمەرگەم یعنی بە مەرگ بخەمە پێش خۆمەوە وەڵای مە پێشمەرگە نەبووینە وەڵا ئەگەر پێشمەرگە بین مەمۆستا گیان قبول ناکەین چونکە پێشمەرگە یعنی پێش ژیانەکەمانەوێت مەرگەکەمان لە پێشەوە بەڵام ئێمە محافظەی خۆمانمان کرد ینی بۆی لە ناو نەچین ئەوە کەی پێشمەرگایەتە بەهەرحاڵ هاتینەوە هەموو خەڵک سیرمانە کرد وە بۆ مێژووی شێڕم پاشاش بەتاڵەکە قیادەی دوێی مەرکەزی پارتی لە پێش هەموو کەسێکا چوونە ئەو دیوە بە کۆمەڵ ئێستایارەوە ئیت خەڵکەکە وری بەردا نەما یان شیرازە نەما هیچ نەما ئەمر نەما هیچ نەما تەواو اینجا کە تابووری پێنجەم لەوێ دەستگای هەواڵگیری دەوڵەتە ئیقلیمیەکان زۆر زۆر بوو لە هەر دقەیەکە لەو ناوچیانە هینان بەڵاوە کردەوە هەواڵی ناخۆش جێشی عێراقی هاتیە جێشی عێراقی لە چیاکەی خوارەوەیە چوو دوو گەیشتە ئێرە بەم شەوە ئێمە هاتینەوە بێن نۆزدەی مانگی سێر جا ئێمە وەکوتم لە نەورەدا تووشی شکستە بین لە نەورەژیشا سەر ئەکەوین نۆزدەی مانگی سێ بوو هاتینەوە لە حاجی عومەرانەوە ئەم جاکە هینێکمان تورکرۆ عەرەبانەیەک مناڵەکان مەخەسە سێری بۆ دی یەنزێ کاک عەلی دوای دوو بمان نردبوو وەختێک هاتین سێرەکەین ئەو خەڵکە هەمووی ینی نازانم چۆن باسی بکەم بە شێوەیەک خۆزگا مێژوو نووسێکی ڕاستەقینە و ڕاستگۆ و یعنی خاوەن وجدان بیتوانێت ئەو مێژوۆی بنووسایە بەڕاستی من ئەمە بەسەر هاتێکی خۆمە مێژوو نییە ئەیڵێم و نەمنووسیوەتەوە ئەمە سەرچاوەیەکە بۆ مێژوو مامۆستا بەخوای بە چاوی خۆم بینیوە بە هەزاران خەڵک بەرەو بە پێ بەو چیانی قەدی لە بەرەو ڕۆیشتم هین دۆڵی شەهیدان لە دۆڵی شەهیدانەوە بۆ سەنگەسەر لە سەنگەسەر بۆ ڕانیە لەوێ حکوومەتی عێراقی بە سەدان خێوەتی هەڵدا بوو ئەوانەی عایدونمان پێوترا العایدون إلى الصف الوطني يعني ئەمە گەڕاوینەوە بۆ صف الوطني هاتینە یەنزێ سێرماکە نەدێماوە خەڵک هەمووی ڕای کردووە چی ڕووخانیانی ئێزگەی گەلی ئێزگەی کوردستان ئەو کاتە خەڵکەکە دایمە گوێی لە هەواڵەکانەگرت ئێزگەکە بە دوو وشە کۆتایی بە پەخشەکەی هێنا
ئەویش وتبووی بە بۆنەی هەندێک هەڵەی تەکنیکیەوە ئێزگەکەمان لە کارەوەستێ ئەیتر ئەمە بووە زایەڵە و بووە نازان بڵێم شیوەل و یان لە هەموو باشە مامۆسایی تر کە جەنابەت تەسلیم حکوومەتی عێراق بنەوە حکوومەتی عێراقی هاتین کاگعلیمان نبینی کاگعلیتان نەبی چوینە مەقڕی حیزبەکان هین پێشمەرگەکان ینی تاپڕ هەڵوا سرا بۆ چونە قەفی شەکشی بەجێهێشت بۆ ڕۆیشت شەویش بوو ئەو شەوە بۆ بیستی مانگ منەمە بارانی شەواری هەرێکی پارۆزێکمان هەڵگرت و مناڵ بگرە دەستەوە نادیان ڕوو لە کۆ بنین بە کاکفەرهادم و نازانم بە شەکایان نا چوین گەڕین لە دەیەکە ترکتۆرێکمان دۆزی وتم من ترکتۆرەکە لێ خۆن بەس بێت تاریکە سویچی نەبوو نەمانەزانین چه تاریکەی بەهەرحاڵ هاتین بەرەو ڕانیە لە ڕانیە تەسلیم بووین مناڵەکانمان نادەوە بۆ کەرکووک بە سیارە خۆمان چوین تەسلیم بووین ڕووداوێک لێرە ئەڵێم خۆزگا هەموو کەسێک ئەو غیرەتی هەبوایە ئێمە ئێوارە لە خێوەتێکە لە جێ هەمووی تەڕ و چکە باران بوو دانیشت بووین گومان لە تەقەیە بوو بانگی مەغریب بوو پرسیار وڵە برادێک هاتووتی وەڵا پیاوێ ئەختیار هاتووە پێشەوەی چەکەکەی تەسلیم کە لە ناو مەعسکەرەکە گولەیەکی نایە سەر خۆی ئەلێ ینی بە تەمەنیش بووە پێشمەرگە بوو خۆی کوشتووە ئامادە نەبووە چەکەی دابنێ وتم خۆزگا هەموو کەسێ غیرەتی ئەو پیاوەی هەبووایە بەڵێ ئەوە ینی کەلوێ بووم بە چاوی خۆمان بینیوە ڕاست ئیتر لە حاڵەتێکی دەرونی ڕووخاو ئێمە لە کۆ ئەمە لە کۆی ژێردەستا نازانین چارەنووسمان چیە بێگومان بەعسیێنیشی نەدا بوو عەفویش نەبوو هیچ عەفوێک نەبوو ئەوەی کە تەسلیمەوە بێ قەید و بێ شەرت هیچ زمانێک نەکرابوون ئیتر ئێمە لێ بووین ناومانە نووسی هەر ناونووسیم بوو کاک جەبار ئاسۆ سیارەیەکی هەبوو هات بە شوێن من و کاک فایق بەڵام کاک فەرهاد نەهاتەوە ڕۆی بەرەو سەرەوە من و مامۆستا فایق لەگەڵ کاک جەبار هاتینەوە بۆ کەرکووک تر هاتینەوە بۆ ئێرە خەڵکەکە هات بۆ میوانیمان نەمانزانین چی بڵێین یعنی بەڕاستی مەگەر ئەو کاتە بێتە خاڵم چی وەزعێکی نەفسیمان هەبووە دوای ئەوە چوون بۆ تەربیە حکوین بوو وەختێکم زانی هەرچی مامۆستا هەیە هەرچی فەرمانبەر هەیە لە کەرکووک هەر هەمووی گوازراوەتەوە بۆ خواروی عێراق و مامۆستا فایق وان بۆ منتقەی دوهۆک ناوی من بۆ ڕوومادی دەرچوو بوو ناوی مەکتەبەکەش نووسرا بوو وەڵا مەجبور چی بکەم تازە تەسلیم بووینە و کەسابەتێکیش مامۆستا هیچ کەسابەتێک تر نازانێت خۆت جەنابەت مامۆستایی لە مامۆستایی بەولا هیچی ترمان پێ ناکرێت کەوت ڕۆیشتم بۆ ڕوومادی چوومە تەربیە لەوێ کتابەکەیان دا پێم سێرم کرد نەقل کراوم بۆ دەیەک پێی من خوێنمەوە تەل العوتاس وتم لەکوێ وتی لە ئامرەی فەلوجەوە وەڵا هاتم بەیانی شەوان لە وتێ لە مامەوە بەیانی ڕۆیشتم هیچ چایخانەیەکە و مامۆستاکانی دانیشتبوو دامەدەستی وتم تەل العوتاس وتی ئوستاز هذا تەل الغوتاس وتم ما عوتاس وتم وێن وتی وەڵا پاسێک دێت لێرە بەیانە نیوەڕۆگەیت ئێرە لێرە دوای ئەشەومەشە پاسە دارەکان وەگەوانی لای خۆمان ئەڕوا بۆ دەیەکان ئەتوانی لەگەڵیا بڕۆی بۆ تەل الغوتاس باش وەڵا بەیان لەگەڵیانە سوار بووم ئەمە لێرە گرنگە لە هەموو ئەوانەی کە باسم کرد نیوەڕۆ سوار بووم لەگەڵ جەماعەتە دانیان مامۆستام و بۆ دەیەکان زانیان کوردیت ڕێز لێنان ئەو منان لە پێش سیارەکەەوە ینی لە پێشەوە سوار بووم ئیتە جەماعەتەکە لە بینی خۆیانە قسەیانە کرد ئەڕۆیشت های خەرابە مالە کرات مەش لامە کردەوە لە ناو سیارەکە سێرمە کرد لە ناو وەردەکانە هەر دوو ژوور کراوە بە خشت و قوڕ و بە حەسیر و قامیش باندراوە هەیوانێکە ژوورێک لێرە و ژوورێک ئاوا هەیوانێکە ئەتر هیچی تر لەگەڵ نیە لە دەرەوەی دەیەکە چونە ئەولا چوومە زمان مەبەستیان منە کە بیبینم های خەرابە مالە کرات ینی کەلاوە دوای ئەوە پرسیار چیە پاش ماوەیەک وتیانەوە هەمووی دروست کراوە ئەو کوردانەی کە لە شیمالن کوردستان و موستان نازانن ئەیان هێنن لێرە نیشتە جیایەکە جوتیارەکانی ئێمە
ببن بە خزمەکاری عەرەبەکان لەوێ لەناو لە دەرەوەی دەیەکەشە ئەبێ کشت و کاڵ بۆ ئەو بەنانەزیکی بۆی بکە سەدام لە 75 ئەو بیرەی کردبووەوە سەرکردایەتی کورد ئاگای لەوە نەبوو نەک لە ڕوومادی هەموو دیهاتەکانی کە ئەڕۆ هەتا لە خواروی باشووری عێراق هەمووی داینابوو دوای بەڵام بۆی نەکرایتر ئەنفالەکە لە هەشتا پێ مامۆسا پێت وایە کە حکوومەتی بەعز بە پلان با بڵێن پیلانی ئەوەی هەبوو کە لەو کاتە لە ساڵی هەفتاکان لە دوای هەرە سێنانی شۆڕش کورد ئەنفال بکە کورد ڕابگوێزیێ دیاتەکان لە ناوبەرێ بەڵێ وەکو ملەتی کورد نابێت بمێنێ بەڵێ هەر بۆیە وتوبووی جارێکی کە هیچ کەسێ ناتوانێت شۆڕش هەڵگرتێنێتەوە وتی سەدام وتی ئەو قسەکەی ماوە تا لە یوتیوب هەیە بەڵام مامۆستا هەڵگیرچانەوەی شۆڕشینەوەی گەلەکەمان دیارە ڕێگرت لەوەی کە بتوانێت لە ساڵی هەفتاکان بەعز بتوانێت کە ئەوە مامۆستا گیان هەر بەڕاستی کووردا بکە قسەکە تەواوە هەر بەڕاستی کە بەعز بیستی مام جەلال لە سووریا لەگەڵ هەواڵە دێرینەکانیان لەوێ کۆنگرێ کۆبنوویەکیان کردووە حیزبێکیان دامەزراندووە ئەلەوەوە ئەمان یعنی چەگەریانە کرد هێشتا هیچ دوای ئەوە کۆمەڵێ لە هین پێشمەرگە یعنی بە پێشمەرگە باوڵێن نادێنان بۆ کوردستان وەکو پارتیزانی آخر ئەوە بوو سەدامەتی فعلەن وا بوو یعنی ئەوە بوو هۆی ئەوەی کە ئەو خوتەیە نەتوانێت جێبەجێ بکات لە ساڵی 75 کە کورد بگوێزێتەوە بۆ باشووری عێراق یعنی ئەوە هۆکاری بوو هەر دروستبوونی حیزبەکە لە سووریا سەدامی پاشگەز کردەوە ئەم جاکە سەرەتایەکان باشە مامۆستا بابینەوە سەر بە سەراتەکانی خۆت ئێستاد با بڵێن لە ڕوومادی خەڵک زۆر ئەوانەی کە با بڵێن ڕاگوێزران وەکو جەنابەت بۆ سنووری ڕوومادی ئەڵێن با بڵێن ڕاستە ڕژێمی بەعس لەلایەکۆ دوژمنایەتی کوردیە کرد بەڵام هاوڵاتیانی عەرەب لەو سنوورە لەگەڵ کوردەکان با بڵێن لەگەڵ ئێوە کە ئەچووناوێ ئەڵێن زۆر پەیوەندێکی خۆشیان لەگەڵتان نابووە وایە بەڵێ بەڕاستی هەرچەنە ئێمە بە حاڵەتێکی دەرونی شکست و دۆڕا و خەفەتەوە ڕۆیشتین بۆ وڵاتە بەڵام بینیم ئەوان زۆر بە ئەتیادی پێشوازیان لێمانە کرد بەڕاستی یعنی ئەوەی خۆی من بینیومە هەموو جارێک وتومەتەوە ئەیشلێمەوە تا ئێستاش پەیوەندیمان لەگەڵیان نەماوە ئەوان ئیخوان موسلینی ئەو کاتە بوون نەک ئیخوانی ئێستا ئیخوانی ئێستا لەگەڵ داعشن ئیخوانی موسلیمینی ئەو کاتە دژمن بە حکوومەتی عێراقی و سەدام بوون ئێمە ئەگە سەدام حقوقەکەی بدایە پێمان عەلاقەمان بە حکوومەتەکەیەوە نەبوو هەوڵمان نادە بۆ ڕوخاندنی بەڵام لەبەرەوەی کە دایمە دوژمنی کورد بوو بۆ ئێمە دوژمنایەتی ئیمان کردووە اینجا ئەو جەماعەتە کە من کە چوومە دەیەکە پیاوەکە بوو ئەبووی حاتەمی ناو بوو پێشوازی لەم کردی هینەکەم بکەمەوە ینی لێفە و بەتانی ئەوەی کە هاوردبوون لە مەکتەبەکە بخەوم وتی مستحیلە ئەبەت نابێ هەتا تو لێرەی لە دوێخانەکەی من خەوتن و خواردنت لێرە ئابێ دەم سپی منطقەکە بوو شەوە دێخانەکەی زۆر هین بوو قەرەباڵغ بوو ئەجا ئەمانە هەمووی بۆ هۆی ئەوەیەکەوە پەیوەندی ئێمە لەگەڵ عەرەبەکانە زۆر زۆر باش بوو ڕووداوێکی هەیە لێرە حەزەکەم باسی بکەم ڕووداوەکە کەوتە بیرم ئێمە ملەتێکین ئەوە چیمان بەسەر هاتووە ئەو هەموو شۆڕشمان لە ناوچوو گەیشتینە ئەو ڕادەیە یعنی لەو ئازادی و سەربەخۆی هاتین خۆتە زانی مامۆستای تو لە ڕۆژانی پێنجشەموان تەحیەتە العەلەم بوو منیش لە مەکتەبی مۆغەسانی ناوە 350 قوتابی لێ بوو 20 مامۆستا زیاتر بوو دوو بەڕێوەبەرێک و دوو یاری بەهەرحاڵ قەرەباڵغ بوو کۆبوونەوانە کە جا لەو کاتەیە ئەو ڕۆژانە خەڵکی مندەلیان ئەگواستەوە بۆ ڕوومادی بە ترێلە هەر ترێلەیەک تقریبا 30 ماڵی تێکرا ئەی هاوڵ بەتاڵێ کرد لە بەخشەکان ئەوەی خالدیە ئەوەی ئەبێت بۆ ڕوومادی ئەبوو فلەسەیە لە خوارەوەدانەنا ولی هات بووی ناحەوتی بابە جێ نابێ ئەم خەڵکەیەوە بێنن لە دەور مەکتەبەکەمان کۆمەڵە ماڵی لێبوو ئەنجا ئەو ڕۆژەی پێنجشەممە کە هینیان کرد مامۆستاکە وتی ئیمڕۆ یەوم الئەرضە
يعني أرضي فلسطين كذا كراوة شون بتعرف خلنا دوا ميكروفون وسمعان لبان ديوارا كان دانا وابوهم هن كوا رؤام لم روجها فلسطين بله داجير كراوة للعين جولا كوا منيش بير ما كدو لو ديوارا كوا ملتي كيا برا دان راوا براغندا لبندي ورا كان دانشتونا كسيك بلا انا بروح واستك او باشي يوم الارض كابو فلسطين كان ملتي كان ظلم لي كرابون اما لك الفلسطين كان بوينا اما عطف ما بوان هبوا اما بهم الشويق هول ما دوا يعني اقلهم ببجيري يمكن بله بلام لو ديوارا كوا ملتي راقوا زراوتو بديان هزار لو دشتانو لنا وقيل كان باخ كان حزم كذا ما بريم راستك مامۆستا با بڵێن چەندێک ئیتر لە ڕوومادی ئەمێنیتەوە لە با بڵێن لە کاتی نەفیەکەت ئەو ماوەی کە نەفی ئەکرێ بۆ ڕوومادی من بەڵێ 10 ساڵ تقریبا مامەوە اینجا کەلوێم ئەگەر ماوە ما بێ ئەڵێم حکوومەت هەوڵێدا ئەو کەسانی کە چوونێتە ئەوێ نیشتەجێیان بکە 300 متر زەویەدا پێیان لە هەر کوێ بیشتایە 3000 دیناری من حی سەید ڕئیس ئەو کاتە 3000 دیناری ئەسڵ زۆر بوو 4500 هینێدا عقاری هاوڕێی خۆم بۆ لەگەڵ مامۆستا خەڵکی مندەلیە خاڵوی دوقاتی دروست کرد لە فەلوجە بە منێوە مامۆستا بۆ وەری ناگری منەوە نەبێ ئازایەتێک گوێیان بڵێ وەڵا خۆ هەڵکێشان نەگوێ بۆ زەمیری خۆم بۆ وجدانی خۆمە وتم وەڵاهی هەموو دڵ ئێمەم لەسەر تاپۆکەن ئامادە نیم بۆ وتم لەبەرەوە بێ بڕۆم لە کەرکووک عەریزە بدەم خۆم داوا بکەم بڵێم نفوسەکەم بدەنێ ئەیبم بۆ ڕوومادی بەڵام ئەگە حکوومەت خۆی نەقلیکرد من دەسەڵاتم نییە بەڵام بەدەستی خۆم من ئامادە نیم بڕۆم نفوسی خۆم نەقلی ڕوومادی بکەم واللهی وەرم نەگرت ئەوانە هەموویان وەرەگەی ستاش خانوویان ماوە لێ خانووی هین ئەمجا کە دەستم کردەوە هەموو ساڵێک عەریزەمەدا بە وەختە عایدی حکمی محەلی بووین عاید تەربیە نەبوو هین تەربیە عایدی حکمی محەلی بوو عایدی وزاری تەربیە نەبوو عەریزەمەدا بە وەزیری حکمی محەلی نقل من ناکرد لە ساڵی 84 مفاوضاتێکی بچووک بوو لە بینی یەکێتی و لە بینی حکوومەتی عێراقیە فرسەتم بینی ئەلەوە داوای مقابلەم کرد لە بەغا لە وەزیری حکمی محەلی کابرایە بوو سەرسپی وەکو خۆمیستا ڕۆژی چوارشەمە بچوو مقابلەم کرد وتم واو منەوە 10 ساڵە لێرەم وتی شۆک و فەرق بین بەسڕا و ڕوومادی و حسێب الغەربیە وتم وەڵا بەنسبەت منەوە فەرقی هەیە چونکە ظروفەکە باش بوو ئەو وەختە ئەیاندایە لجنە شؤون الشمال بەڵێ لجنە شؤون الشمال ئێستا نەقڵمان کرد بۆ سلێمانی کەرکووک مەمنوع بوو بۆ کەرکووک مەمنوع بوو بۆ نەگەڕایتەوە بۆ کەرکووک مامۆستا کەرکووک مامۆستا گیان لەوانەیە بڵێم عەریزەت بدایە داوا لە سەدام کردایە لە کورسەکە دابەزە من دێمە جێگەی تو لەوانەیە ئەمە معقول لەوانەیە بەڵام قەت معقول نییە داوای ئەوە بکەی کوردێک بڵێ لێەوە بڵێ من نەقلی کەرکووکم بکەن یعنی داوای جێگەکەی سەدام بکە لەوانەیە چاوی پیا بخشێنن بەڵام بڵێ نەقلی کەرکووکم بکە ئەوە تاوانێکی زۆر گەورەیە من کە داوام کرد وتم بۆ هەر محافظەیەک لە محافظەکانی شیمالی تەوان بەڵێ وەڵایتر باش بوو بۆ سلێمانی بوو بەڵێ باشە ئیتر مامۆستا لە سلێمانیەوە چۆن دێیتەوە بۆ کەرکووک ئەگە بیکەیتە دوامین تەوەرە من ماڵە کاگە وشار خزممان خوا پایداریکە لەگەڵ کاگە ئیبراهیم ڕەزە کەبابچی گەڵابەیەک و پیکابێکیان هێنا هاتن بۆ خالدیە ماڵەکەمان تێکردو بە ڕێگای سامەڕای هاتین چکە لەوە سەیتەرات کەمترە کتابی نەقلەکەشم پێیە ئەبێ لە کەرکووک دەرجێت چکە بەحەتی تا سەیتەرە انضباطیان لەگەڵ تاسەرە خەسە تا لەم سەیتەرێ ئەمەی لای بەغاوە ئەدبا بۆ سەیتەرەکەی سلێمانی لێ ئەکاتە ئەودی و بڕۆ ئێمە لە کەیوانەوە هاتینەوە کەیوان یەک دوو پۆلیسێکی لێ هەبوو هەروە درەنگیش بوو ئیشارەتیاندا بڕن ماڵەکەم لە هاتم هاوردم لە ماڵ باوکم دامنا لە ئازادی ئەو کە لای ماڵ خۆتان ئەلێ بووین ئیتر من چوون بۆ سلێمانی وتان کوێتەوە وتم وەڵی مامۆستافایەک لە هین بوو لە بازیان بوو وتمە چمە بازیان ئیتر هاتینە بازیان آخر مەرحەلە هاتینە گۆپاڵە بەڵام ماڵت نەبردەوە سلێمانی بەخوا ماڵم نەبردە سلێمانی بەس خۆت وەک وەزیفە دواییش بە واستە واستەکاری
بە پارە هین ئەم فۆرم و مۆرمۆمانە لەوێن کەرکک نیشتەجێ بووم ناوم لە کەرکک من کرد دەست خۆش ئەرە بخوا مامەسا دوامی پەیامت چییە لەم سێ بەشەیە ماندوومان کردی حەزەکەم دوامی پەیامی خۆت بڵێ دوامین هەم پەیامم لەسەر تۆمارکردنی یادەوەری و بەسەر هاتەکان تێبینی چییە مەسەرەن خەڵکێکی زۆر لە ئێستادا یادەوەریەکانی نووسێتەوە و هەروەها هەر پێشنیازێکت هەیە بۆ سەرکردایەتی کورد دەتوانی بخەیتەوە سپاس دەکەم بەڕاستی نەهامەتی ملەتی کورد ئەڵێم من هیچ نیامانێک بینیمە ملەتی کورد تووشی نامەتی گەورە بووە داوا لە هەموو سەرکردەکانی کورد ئەەکەم بەبێت جیاوازی چاوێ بە سیاسەتی خۆیانە بخشێنەوە واز لە منسەب و منسەبە کاری واز لە خۆ دەرخستن و دیکتاتۆریەت و حکمی نەعەدالەت بەڕێوە بردن وازی لێبێنن دەستکە لە ناو دەستی یەک ئەوەی لە ڕابردووە لە ناو چووە با ئێستاکە بتوانین بیگەڕێنینەوە هیچ نەبێ کەمێک دڵی خاوەن شەهیدە سەربەرزەکان خۆش بکرێ ئەوفالەکان ئەوانەی کە زەرمەند بوو لە لەم شۆڕشەیە ئێستا بەڕاستی خەڵکەکە چۆن لە کارەساتی تەسلیم بوونمانە دڵگران بوون ئێستا خەڵکەکە لەوە زۆر دڵگرانترە بەلامەوە سەیرە هەندێک خەڵک هەیە ئاوەتەخوازی ڕژێمی سەدامە لە کاتێکە سەدام مانی هاوکێشەیەکەیە مانەوەی سەدام نەمانی کورد بوو نەمانی سەدام مانەوەی کورد بوو ئێستا من داوام ڕوو ئەەکەمە هەموو سەرکردەکانی کورد بەسە ئەم هەموو دووبەرەکی و ئەم هەموو دوژمنایەتی یەکتری لە ناو ما خێزانێکە لەگەڵ برایە قسە ناکە باوک لەگەڵ کوڕا کوڕ لەگەڵ باوکە لە ئەنجامی سیاسەتی ناڕەوای سەرکردایەتی سیاسی کورد بەهار هەموویەوە داوایان لێ یەکەم چاوێ بەخۆیانە بخشێنەوە بەدەیان بەم ملەتەیە بێتەوە بتوانن لەگەڵ